کاکە گیان تۆ هەفتەیە پێشتر لەو مارکێتە شتەکانت کڕیوە ئۆتۆمبیلێکت بۆ دەرچووە اینجا بۆ دڵنیایی ناسنامەی خۆت بنێرە لەگەڵ کارتێکی 25. کاکە ئەوە چی بوو؟ هەنارە قسەی لەگەڵەکەی؟ هەناری چی؟ ئێوە چی بوو؟ ئینە کوڕەڵای بالێتانە شارمەوە وەڵا کاکڕەشی کاکڕەشی بوو چی؟ کورێت خۆتە زانی کاکڕەشی شمشێری بەلاشی بدەرێ خۆی پێکوژێ کێشەی نییە یا لە خۆی وە ئیتر سنتوشتم نەمابوو وحدەم نەمابوو سینانیەکەم دروستکرد بۆی پێی بەنجی باخۆ ئێکۆ فەیسبوکەکە هەر هەیە ساعتیش تاقیەکەینەوەیشمان کەسە نەدۆزیەوە ڕەشینە پێم وت نزیب کاکەوە تۆ هەفتەیە پێشتە لە دوکانێش چ کڕیوە ناوە دەرچووی لە تیرروشکەکە ناو ئۆتۆمبیلت بۆ دەرچووە لە خۆشییانە هەر تەلەفۆنێک کردوتم کاکە بۆ دڵنیایی ڕەشی کاکڕەشی وایە وتم بەس ناوی باوکت لە سیستەمەوە بووە ناسنامەکەتمان بۆ بنێرە لەگە کارتێ بسپێنج خوا کاکە گونا حەوازی لێ بێنە ئەرە وەڵڵا چییە 25ەکەی بۆ ناردی؟ کورە کاکڕەشی نینی هەنارە هەنارە سێریکە دێڵێ چی؟ تۆ کەسێکی سێسەفۆنتی عەرەبیشە تو کەسێکی بوختانجی ئەتوی بینی من و میردکم تێک دێت ئەو تا کاکە ئەو پلانەشە سەری نەگرت ئەرە وەڵڵا کورەت خۆ بەخوا بەم نامەکە زانیم کە ئەمە لە دایکێچەم نامێتنی ئەڵێ چی؟ نەک بە قسەی تو بە قسەی هەزاری وەک تو لە میردکم گیانە دایکە هەماو کوڕۆ بکە دڵت پێ خۆش بوو ئەوە پلانەت خوا دەبڕۆت خوا هیچ لێ نازانیت بۆ یەکەمین جارە لە هەموو ژیانە سعدی لیڤڵێک لە پێش ڕۆڵە ئەوە سعدیە سعدی تو ئەتەوێت گرە لە سعدی بیتەوە ئەوە ژنی دووەمی هێناوە تا ئێستا ئەوە چەندێکی نایەتی لێشتۆ کەشف ببێت کێ گرە لەوە باتەوە پێژەن لێ باتەوە دایکە کابەتە کوڕم خۆتۆ فیلم دەرناکەیەوە چییە؟ ئەم پلانەیان مستەحیلە سەر نەگرێت پێڵێن چی؟ پلانی بی بەڵام سمۆڵان کەپیتاڵ دێ باسی کە بزانین چییە؟ سێریکە